ئێستا ئەو نرخانە لە 100 دینار و زیای کرۆ تا 300 بەرەو ژوورتریش هەیە، نرخێوامان هەیە تا 500 نانیش بەرز بووەتەوە لە بازاڕە. من ئێستا لە علوەی سلێمانیم بەهۆی بەرزبوونەوەی نرخی دۆلارەوە چەند ڕۆژێکە نرخی سەوزە و میوە لە علوە زیادی کردو. ئەمە کاریگەری لەسەر بازاریشدا ناوە بە شێوەیەکە کڕیاری بەرهەمەکان کەم بوونەتەوە. من بۆ زەنەیەی زیاد درێژمە لای حاجی سەروەر سەروی سندیکای علوەی سلێمانیگە فەرمی تێرەکە حاجی هۆکارەکە زیاتر بۆچی ئەگەڕێتەوە کە بەو شێوەیە نرخی سەوزە و میوە بەرز بۆتەوە. سپاسانەکە من دەستخۆشی لە ئێوەکەم هەموو جارێک کە کێشن دێن بۆ ئەو بەرزبوونەوەی ئەو نرخانە کە بە ئێمە ڕاگەێنن یاخو باوڵاتیانی ڕاگەێنن. ئێستا هۆکاری بەرزبوونەوەی بەتایبەتی ئەو بەرەبوومانەی کە ئێمە هاوردەیەکەین وەکو بەتایبەتی ئێستا مزرەمەنیەکانە بەهۆی بەرزبوونەوەی بەهای دۆلار و هەم کە ئێمە بەهای دۆلار بەرزە بێتەوە لە وڵاتی ئێرانیش هەم نرخەکان بەرزە بێتەوە. ئێستا هۆکاری ئەوەیە بەهای دۆلار بەرز بۆتەوە نرخەکانی لە بازار ئێمە سەوزە و میوەکانمان نرخی بەرز بۆتەوە. واتە تەنها و بەروبوومانە بەرزبوونەتەوە کە هاوردن. ئەو بەروبوومانەی کە هاوردن بڵێ بەهۆی دراوەکەەوە بەهۆی بەرزبوونەوەی دۆلارەوە و ئێمە هەموو ساڵێک لە مانگی تا مانگی لە مانگی دە بەرەو ساردیە ڕوا بە تایبەتی منتیقەی پێنجن ئەو ڕچخانش کە هەمانەی خۆماڵیە تەماتەیە بیبەر و باینجانی بەرەو کەمیە ئیتر لە ڕۆژ بە ڕۆژیش ئەو بەروبوومانەش بەرەوگرانیە ڕوا. ئێستا ئەو مزرەمەنیەکان لالەنجیە پرتەقاڵە میوەکان بە تایبەتی ئێمە هاوردەیەکەین لە ئێرانەوە لە تورکیا و لە وڵاتانەوە کە نرخی دۆلار بەرز بۆ لێرەش نرخەکەی بەرزە بێتەوە. نرخەکان لە چەند بۆ چەند بەرز بوونەتەوە چەندێکە ئەو فەرقی کە دروست بووە. ئێستا ئەو نرخانە لە 100 دینار و زیای کرۆ تا 300 بەرەو ژوورتریش هەیە، نرخێوامان هەیە تا 500 نانیش بەرز بووەتەوە لە بازاڕە. باشە ئەمە کاریگەری لەسەر بازاردا ناوە بازار چۆن ئێستا؟ بە قەناعەتەوە پێتانەڵم ئەمڕۆ لەگەڵ ڕۆژانە بازار زۆر فەرقی کردو و بازاریشمان لە 160 حرەکەتی نماوە. دەستمال بەسەر و عەلی سەرۆکی سەندیکای علوەی سلێمانی بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون کە نرخەکان لە علوەی سلێمانیە بەهۆی بەرزبوونەوەی نرخی دۆلارەوە زیادی کردووە بە شێوەیەک لە 100 دینار بۆ 500 دینار زیادی کردووە کە ئەمە کاریگەری لەسەر بازاریشیاندا ناوە و جوموجۆڵێکی ئەوتۆی تیانە ناو علوەی سلێمانی.